لا دەی ئۆکتۆبری ساڵی 2021 هەڵبژاردننی گشتی لە عراق هەرێمی کوردستان ئەنجامدرا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق. ئەمڕۆ ڕێک یەک ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەنجامدانی و هەڵبژاردنە. لە کاتێکدا پێپی دەستوری عراق دەبێت لە ماوەیەکی کەمدا حکوومەت پێک بهێنرێت، بەڵام لە ماوەی ئەو یەک ساڵەدا ناکۆکی نێوان نێوماڵی شیعەکان و ئاڵۆزی و بەردەوامی لە شەقامی سیاسی عراق داوای کردووە تا ئێستا پرسی پێکهێنانی حکوومەتی عراق یەکلایی نەبێتەوە. کاندیدەکان نەتوانن بگەنە ڕێککەوتن، واروها کۆمەڵێک ئاڵۆزی دیکە لە نێو شەقامی سیاسی عراق و لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست بووە. من ئاماژە بە ڕێکارەکانی پێکهێنانی حکوومەتی عراق دەکەم کە چۆن دەبێت دوای هەڵبژاردن و ڕێکلایکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و جێگرەکانی هەڵدەبژێردرێن کە ئەم ڕەوتە لە ئەنجومەنی نوێنەرانی عراقیش ئەنجامدرا. هەر محەممەد حەلبوسی بووەوە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و جێگرەکانیشی هەڵبژێردران. دوای ئەوە جارێکی دیکە لە دانیشتنی دووەمی ئەنجومەنی نوێنەراندا سەرۆک کۆمار هەڵدەبژێردرێت، واتە ئەبێت لە ماوەی 30 ڕۆژدا ئەنجومەنی نوێنەران سەرۆک کۆماری نوێ هەڵبژێرێت کە ئەمە لە ماوەی 30 ڕۆژ زیاتر نەبێت. بەڵام تا ئێستا ئەو پرسە لە نێو ئەنجومەنی نوێنەراندا یەکلایی نەکراوەتەوە. بە پێی مادەی 76 دەستور ڕێکارەکانی پێکهێنانی حکوومەت بەم شێوازەیە کە باسی دەکەم. ڕاستپاردنی کاندیدی کوتلەی گەورە لە پەرلەمان لەلایەن سەرۆک کۆمارەوە لە ماوەی 15 ڕۆژدا گەورەترین کوتلەی پەرلەمانی لەلایەن سەرۆک کۆمارەوە ڕاست دەستپێردێت بۆی کە حکوومەت پێک بێنێت و ڕێکارەکانی پێکهێنانی حکوومەت بگرێتە بەر. بەڵام لەلایەکی دیکەشەوە بۆ ماوەی 30 ڕۆژ دیاری دەکرێت کە پێکهێنانی کابینەی حکوومەت لە ماوەی ئەو 30 ڕۆژەدا تەواو بکرێت. ئەگەر نەتوانرا تەواو بکرێت ئەبێت ڕێکاری دیکە بگیرێتە بەرواتە ئەو گەورەترین کوتلەیە کە لەلایەن سەرۆک کۆمارەوە دیاری دەکرێت دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا بتوانێت کارنامەی کابینەکەی پێشکەش بە حکوومەت بکات و وەزیرەکانی دەستنیشان بکات. ئەگەر شکستیان هێنا لەوەی کە بتوانن کابینی ئەنجومەنی وەزیران دیاری بکەن، وەزیرەکان دەستنیشان بکەن، ئەوە ئەبێت کەسێکی دیکە ڕابسپێردرێت سەرۆک کۆمار بۆی کە بتوانێت حکوومەت پێک بهێنێت و کابینەکەی بخاتە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عراقەوە. دواتر لەو ماوەی دیاریکراوەدا دەبێت ئەندامانی ئەنجومەنی وەزیران واتە وەزیرەکان لەلایەن سەرۆک وەزیرانەوە پێشکەش بە پەرلەمان بکرێت، لە بەردەم پەرلەماندا دەنگیان پێ بدرێت. ئەگەر توانیان دەنگی زۆرینەی ئەندامانی پەرلەمان بەدەستبێنن ئەوە کابینە متمانە لە ئەنجومەنی نوێنەرانە وەردەگرێت و حکوومەت دەتوانێت ڕێکارە یاساییەکانی خۆی دووبارە پەیڕۆ بکات و درێژە پێ بدات. بەڵام ئەگەر لەم قۆناغەشدا شکستی بهێنرا، ینی نێتوانی کە کابینە ئەنجومەنی وەزیران متمانە وەربگرێت یا وەزیرەکان لە ماوەی دیاریکراوی خۆیدا پێشکەشی پەرلەمان بکات، ئەو کاتە سەرۆک کۆمار کەسێکی دیکە ڕادەسپێرێت بۆی کە بتوانێت کابینەکەی خۆی پێشکەش بکات و حکوومەت پێک بێنێت. سەرجەم ئەم قۆناغانە کە من بە پێی مادەی 76 دەستوری عراقی لێرەدا ئاماژەم پێکرد هیچ یەکیان لە ماوەی ئەم یەک ساڵەدا کە مشتومڕەکان لەسەر پێکهێنانی حکوومەت بەردەوامە جێبەجێ نەکراون، تەنانەت ئەنجومەنی نوێنەران نەیتوانیەوە کۆ بێتەوە لەسەر دیاریکردنی کاندیدی سەرۆک کۆمار، کاندیدی سەرۆک وەزیران و ڕێککەوتن لەسەر کابینەی نوێی حکوومەتی عراق. ئەمە شوای کردووە چەقبەستووی سیاسی لە عراق تا ئێستا بەردەوام بێت و لایەنەکان نەتوانن بگەنە ڕێککەوتن. ساڵێک تێدەپەڕێت داهاتی حکوومەتی عراق چی بەسەر دێت و لایەنەکان تا چەندە دەتوانن لەسەر ئەم بابەتە درێژە بە دانوستانەکانیان بدەن و مێزی گفتوگۆ ئایا دەتوانێت کێشەکانی عراق یەکلای بکاتەوە. میوانێکی بەڕێزم لە ستودیۆ لەگەڵ دەبێت بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای کاروباری عراق لێرە لەگەڵما لە ستودیۆ لەگەڵ بەڕێزیان زیاتر بە تاوتێن بابەتە دەکەم. دکتۆر سامان زۆر بەخێر بێت. هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین لەسەر پێکهێنانی حکوومەت، محەممەد حەلبوسی، محەممەد شیع سوودانی و فالح فەیاز گەیشتنەوە هەولێر بۆی کە قسە لەسەر پێکهێنانی حکوومەت بکەن. ساڵێک بەسەرم بابەتەدا تێدەپەڕێت بۆچی تا ئێستا نەتوانراوە هیچ بکرێت. ئایا هەولێر چەقی کردنەوەی ئەو کلیلەیە چارەسەری ئەو کێشانەیە کە ئێستا لە عراق هەیە؟ پێشەوەی باس لە هەولێر بکەین وەکو چەقی چارەسەر دەبێت باس لەوە بکەین کە ئەم هەڵبژاردنە هەرچەند هەڵبژاردن مافێکی دەستوری گەلی عێراقە، ئەم هەڵبژاردنە هەر بە مردووی لەدایک بوو. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆەوەی کە جەماوەرێکی کەم بەشداریان لەم هەڵبژاردنە کرد و ئەمەش بۆ مای ئەوەی کە پرسیار لەوە بکرێت ئایا شەرعیەتی هەیە یان نیە. ئێستا بە هەر حاڵ هەڵبژاردنەکان ئەنجام دراوە و دەرئەنجامەکانی کە بەو شێوەیە بوو کە چەندین لایەن پێیان خۆش نەبوو لە بەرەوەی لە بەرژەوەندی ئەوان نەبوو، ناکۆکی دروست بوو بەوەی کە ئەو بەرانە هەوڵیاندا کە وەکو چۆنڵە چوارچێوەیەک دروست بکەن بە ناوی شیعەوە و هەوڵی ئەوە بدەن کە نەهێڵڕێت ئەو کە لایەنی کە زۆرینەی بەدەست هێناوە حکوومەت پێک بهێنێ لەگەڵ ئەو لایەنانەی کە مەسەرەن پێشووتر لەگەڵیان لە دانوستان بووە. ئەوە بوو هەوڵ درا لە 23 ئاداردا حکوومەتی ڕزگاری نیشتمانی جار بدرێت بەوەی کە هاوپەیمانێتیەک بوونی هەیە، بەڵام بینیمان کە ئەو هەوڵانە هەمووی ڕێگری لێکرا بەوەی کە یەک لەسەر سێی پەکخەر دروست کرا و لە هەمان کاتیشە دادگای باڵای فیدرال بەکارهێنرا
بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەوەی کە ئالیەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە 2 لەسەر 3 بێت و ئەمەش داهێنانێکی نوێ بوو هەرچەنە هەڵبژاردننی پێشوەختە خۆی داهێنانێکی نوێ لە عێراق لە بەرەوەی لە دەستورە ئاماژەی پێنەکراوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەرێمی کوردستان هەمیشە لایەنێک بووە کە هەوڵی داوە کە لە عێراقا کێشەکان چارەسەر بکرێت و بە حیوار و دیالۆگ کێشەکان چارەسەر بکرێت ئەوەی کە لە عێراقا هەیە طبعاً ئێستا پەرلەمان 17 جارە کۆبوونەوەی ئەنجامدا و بەڵام نەگەیشتووە بە نەتیجەیەک لە هەمان کاتە 15 دەستپێشخەری هەبووە دەستپێشخەریەکان لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتیش بووە بۆ ئەوەی کە ئەم لایەنانە بگەن بە دەرەنجامێک بەڵام ئێمە دەزانین ئەو کەرەستانەی کە تۆ بەکارت هێناو بۆ ئەوەی کە نەتیجەیەکی ترت هەبێ هەمان کەرەستە بێت نەتیجەی ترت بەدەست ناهێنی بۆیە ئەم هەوڵانەی کە ئێستا لایەنەکان کە ئەیدەن لەگەڵ ئەوەی کە لایەنی کوردی ڕازی بکەن بۆ ئەوەی ئیدارەتی دەوڵەت دروست بکات ئێمە پێمان وایە سەرکەوتن بەدەست ناهێنێت چونکە ناتوانی تۆ لایەنێک کە 73 کورسی بەدەست هێناوە پەراوێز بخەیت لە کۆی پرۆسەی سیاسی لە عێراقا ئێمە پێمان وایە ئەم پرۆسە سیاسیە لە عێراقا بەداخەوە گرفتی زۆری لەسرە و فشاری شەقام بۆ هۆکاری ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت و فشاری شەقام وای کرد کە حکوومەتی عادل عەبدولمەهدی لا ببرێت و ئەو چینە سیاسیەی کە ئێستش باوەڕی بەوە هەیە کە دەتوانێت لە ڕێگەی وەکو چۆن تەوافقیەوە لە ڕێگەی بەشێنەوە بەردەوامی بەو پرۆسە سەر نەکەوتووە بدات سەرکەوتن بەدەست ناهێنێ و ئێمە پێمان وایە ئەگەر چی لێرەش کۆبوونەوە ئەنجام بدرێت لەوانەیە دەرەنجامێکی نەبێت باشە پێتان وایە هۆکاری دواکەوتنی پێکەنانی حکوومەت چی ئاماژەتان بە خاڵە سەرکیەکان کرد بەڵام دوێنێ چوارچێوەی هەماهەنگی وتی لێکلانەکردنەوەی پۆستی سەرۆکۆمارە لایەن کوردەوە هۆکارە کوردیش وتی ئاڵۆزەکانی نێوماڵیشی هۆکاری پەکخستنی پێکەنانی حکوومەتن ئایا دەستێوەردانی دەرەکی هەیە نێوماڵیشی ئایا کامەیانە ئێمە پێمان وایە ئەو لایەنانەی کە تا دوێنێ هەرێمی کوردستانیان تۆماتبارە کرد یاخود پارتی دیموکراتی کوردستانیان بەوە تۆمەتبارە کرد لەگەڵ ڕەوتی سەدر پێکەوە هاوپەیمانەتیەکی دروست کردووە کە ئەمانە سەر بە مۆسادن و لە ڕێگەی با بڵێن نەیارانی سەدر و پارتی دیموکراتی کوردستانەوە هەولێر و هەرێمی کوردستان تووشی هێرشی موشکی بووەوە لەبەرەوەی هاوپەیمانەتیەکی دروست کردووە ئێستا هەمان ئەو جیهەتانە هەوڵەدەن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هاوپەیمانەتی دروست بکەن بۆ ئەوەی کە دۆستی ئەوان بێت بەڵام ئێمە پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان تا ئەم لەحزەیە نەچۆتە ناو هاوپەیمانەتی لەگەڵیانە لە دانوستانایە و حیوار بەشێکە لەو سیاسەتەی کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە پەیڕەوی کات لەگەڵ ئەوەشە ئێستا لایەنی هەرێمی هەیە کە هێرشە کاتە سەر هەرێمی کوردستان ئێوە خۆتان دەزانن لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو بە چڕی هەرێمی کوردستان بۆمباردومان کرا و بە شێوەی وەکو جەنگ ئامێز هێرش برایە سەر بەڵێ ئەمانە هەمووی فشارن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان یاخۆت قەوارەی هەرێمی کوردستان چۆک دابنێ بۆ ئەو خواستەی کە با بڵێن ئیتاری شیعی کە بە ناوی هەموو شیعەوە قسە دەکا بەڵام ئەمە سەرکەوتن بەدەست ناینێ وەکو باسمان کرد لەبەر ئەوەی ڕەوتی سەدر سەرکردەیەکی هەیە سەرکردەیەکی جەماوەری هەیە و لە هەمان کاتیشە دەنگی لە ئیتاری تەنسیقی زیاترە ناتوانانی تۆ پەراوێزی بکەیت لە ناو پرۆسی سیاسی لە عێراقەوە ئەمە یەک ساڵە حکوومەت پێک نەهێنراوە ئاڵۆزیەکان هەر بەردەوا من ئەگەری خۆپیشاندانی دیکە لە لایەن سەدرەکان و لایەنەکانی دیکە دەکرێت ماوەی ڕابردوو بینیمان لە ناوچەی سەوزی بەغدا پێکدادانی نێوان شیعە چەکدارەکان ئەگەر ئەم ڕەوشە بەم شێوەیە بەردەوام بێت عێراق بەرەو کوێ دەڕوات مەترسیەکانی بۆ سەر هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ عێراق ئەڵبەتە لە ڕابردووە کەوتۆتە بنبەستی سیاسی و لەبەر ئەوەی لایەنەکان وەکو باسم کرد ئامادە نین دان بە خۆیانە بگرن و ئامادە نین لە دەستبەرداری بەرژەوەندەکانیان بن من مەبەستم لە چینی سیاسی شیعەیە و ئەمەش وای لێکا کە گرفتەکان بەردەوامیان هەبێت و لە ئەگەری چارەسەرکردنی ململانەی سیاسی لە ڕێگەی بەکارهێنانی تونند و توژیەوە مێمە پێمان وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەنجومەنی ئاساییش وەکو تەماشاکەر نامێنێت بەڵکو دەتوانێت لە ڕێی خۆیەوە جوڵە بە بابەت چەندین بابەت بک بۆەوەی فشار بخاتە سەر لایەنەکان و بۆ ئەوەی ئەم کێشەیەش یەکلایی بکرێتەوە ئێمە پێمان وایە کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە کێشەکان با بڵێن لە تەواوی عێراق لە ڕێگەی دیالۆگەوە دروست بێ و بتوانرێت دەوڵەتێکی دامەزراوەی بوونی هەبێتیایدا گەلی کوردستان وەکو هاوبەشی ڕاستەقینە لە ناو ئەو حکوومەتە ڕۆڵ بجێڕێت و بتوانرێت سەقامگیری بگەڕێنرێتەوە بۆ عێراق و بتوانرێت تا ڕادێک بژانەوەی ئابووری هەبێت لە عێراقا کە لە ڕێگەی ئەم ململانەیەنەی کە لایەنەکان یاخود ئەو چینە سیاسی کە ئێستا هەیە بۆ بەرژەوەندی خۆیانە ڕاگیرەوە
باشە لە کۆتایشدا کام بژاردە بە نزیکتر دەزانن کام سناریۆ ئەتوانێت دۆخی عێراق چارەسەر بکات بەشداریکردنی سەدر لە حکوومەت یابوون بە ئۆپۆزیسیۆنی لایەنە شیعەکان ڕێککەوتنیان حکوومەتی تەوافقی نیشتیمانی کامەیانە. ئێمە پێمان وایە باشترین چارەسەر بۆ عێراق دروستکردنی زۆرینەیەکی سیاسیە کە ئەوەی کە سەدر لە سەرەتایە هەوڵی بۆدا لەگەڵ سیادە و پارتی دیموکراتی کوردستان و بوونی زۆرینە و ئۆپۆزیسیۆن لە ناو سیستەمێکی دیموکراتیە دەتوانێت باشترین بژاردە بێت بەڵام تا ئەو کاتەی کە لایەنەکانی تر ئامادە نەبن بچنە ناو پرۆسەیەوە دان بە خۆیانە نەگرن و هەوڵ نەدەن لەو خواست و بەرژەوەندی و تەماعکاریانەی کە مەبەستیانە دەست بەردار نەبن و ئەگەر هێزی هەرێمیش فشارەکانی بەردەوام بێت لەسەر ئەو لایەنانە بۆ ئەوەی کە بەسەلەن ناوماڵی شیعە بەس تەنها بە تەنها حکومڕانی عێراق بکە ئەوە کێشەکان چارەسەر ناکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودەوڵەتەکان و کاروباری عێراق زۆر سپاس لە زۆر سپاس.